ئێمە بە دانانیان پیشانگایە شتێکی وامان پێ ناگرێت هەرەونە کە بە نەوەی نوێمان بگەێنین کە ئەمە مێژووی ئێمەیە گەرچی وەکو شەعارەڵێ ئێمە قیژە چۆن بگێڕینەوە ئێش چۆن بگێڕینەوە ژان چۆن ئەنووسرێ گەرچی لە مێژووی ئێمە ئەو نە هەڵەبجە تکرارەوە بووە ئەو نە هەڵەبجەمان بەسەر هاتووە کە چی بڵێن بۆ کوبانی چی بڵێن بۆ ئەفرین چی بڵێن بۆ شنگال چی بڵێن بۆ کەرکووک کە کەرکووک ورە داڕوخا لە کەرکووکە ئێشی ڕۆح بوو ئێشی جەستە نەبوو. لەم ڕۆژەدا هەموو کوردێک دڵی پڕ لە ناسۆرە بەڕاستی لە ئەم 30 ساڵ لەمەوە پێش لە ڕۆژێکی ئاوایە 5,000 کورد بێتاوان خنکان بوونە نازانم ئەم 5,000 کوردە بوونە نێچیری ڕاوی ڕاوچیەکی ملهۆڕ بەداخەوە شاری کورد شارێکی کورد زمان وەکو هەڵەبجە بووە مەیدانی زۆر ئازمایی دوونەتەوەی بێگانە بەداخەوە لە بێدەنگی کۆمەڵگای جیهانیدا ڕۆژانە دەیان کارەسات لە وڵاتەی ئێمەیان ڕوودەدات. من وەکو مشتێک ئەفتانە سەردان یێرکوانە دەکەم گەن مشتی مریشک و تەیر و تار شتی لێیە لە هەموو شوێنێک دەست ناکرێت تەنها لەو شوێنە دەبێت کە شتی خۆیانەیە لێرکوانە چەند شتی دەرەشانەیە وەکو گەنم و جۆ ئەو شتانیانەیە لە هەموو شوێنێک دەست ناکرێت لا لەو شوێنە دەزەکەی کە پێی دەرە مەیدان ئەرگانەوەرە و لێرکوانە خواردنی تایبەت خۆیە ناتوانێت هەموو شتێکی بدێت ناتوان شتی تری بدێت لەوانەیە تووشی مردن و شت بێت. ئەو نزیکەی 5 ساڵە لێرە ئەمە کاری گەنم و حەلەف و خواردنی تەریتوالەکان بەگشتی لێرە دەکەین ئێرە تایبەتە بە خواردنی تەریتوال و لێرەوە دەفرۆشین خەڵک ڕۆژانە هاتوچۆمان دەکات سەردانمان دەکات لۆ کڕینی ئەو خواردنانە توێ لە هەموو شوێنێک دەست ناکەوێت خواردنەکانیشمان خۆماڵی هەیە و دەرەچیشمان هەیە خواردنی خۆماڵیمان هەیە وەکو گەنم و جۆ عەلەفەکان ئەو خواردنە و دەوارەکانیش کاملیان ئەوە دەرەچینە دەینین لۆ خەڵکی لێرە دەیفرۆشین. من ناوم شعلە حەبیبە بەهۆی جەژنی نەورۆزەوە پێمان خۆش بوو ئێمە چالاکیەک بکەین چالاکیەکەمان وەکو هەموو ئەو نەورۆزانەی تر نەبێت کە خەڵک هەڵپەرچی و گۆرانیەکەن ئێمە چالاکیەکەمان وا لێ کرد لە 4 تەیمایە خۆی ببینێتەوانێ بۆ تێکەڵاوبوونی مجتەمەعی هۆڵەندی و لەگەڵ مجتەمەعی کوردی بەیەکەوە کە لە یەکتری تێبگەن و کلتورمان بناسن. Ik ben hier om met de Koerdische gemeenschap hier in Breda het nieuwjaar te vieren, het Koerdisch nieuwjaar. Hartstikke goed dat dat hier gebeurt in het Mondiaal Centrum. Want het is heel belangrijk om je eigen identiteit te kennen, je cultuur en waar je vandaan komt. Dat moet je bij elkaar komen om dat met z'n allen te vieren. En ik vind het als wethouder heel belangrijk om daar bij te zijn, om te weten wat voor mensen er in de stad wonen en hoe we met elkaar een mooie samenleving op kunnen bouwen in Breda. En daar hoort de Koerdische gemeenschap natuurlijk zeker bij, van harte zelfs.